ئێرە شاری بێرمینگهامە. لێرە کوردانی تاراوگە کۆبوونەتەوە بۆ شەوە ئاهەنگێکی خێزانی بە بۆنەی شەوی یەڵداوە. ئاهەنگەکە بە هۆنراوە و گۆرانی ڕەسەنی کوردیەوە بەڕێوەچوو. چەندین شاعیر و گۆرانی بێژی کورد بەشداریان کرد و ئاهەنگەکەیان ڕازاندەوە. کۆبوونەوەیەکی خێزانی لە شاری بێرمینگهام لە وڵاتی بەریتانیا سازکرا بە بۆنەی شەوی یەڵداوە کە کۆمەڵی خێزانی کورد کۆبوونەتەوە لێرە کە مەراسیمەکە بە ناساندنی شەوی یەڵدا و چەند شعر و هەنراوێکی جوان و گۆرانی لەلایەن چەند کەسایەتیەوە پێشکەشکرا و ئێوارەخوانێکیشان ساز کردەوە بۆ میوانە بەڕێزەکان. ضلم وضحكني معزولة قربان خالاتي وسطي طوي منذورة أمشو تەنها لە کوردستان یادی شەوی یەڵدا ناکرێتەوە، بەڵکو لە هەر شوێنێکی جیهان کە کوردی لێبێت یاد دەکرێتەوە و کوردەکان بە پۆشاکی کوردیەوە ئامادە دەبن بە گەورە و بچووکەوە و ئاهەنگ دەگێڕن. ئەم شەو کە درێژترین شەو لە ساڵدا و نزیکەی 14 کاتژمێر تاریکی باڵ دەدات بەسەر جیهاندا و هاوکات یەکەم ڕۆژی زستانە و خەڵکی بە شەوچەرە و یاری کولتوریەوە شەو بەڕێ دەکەن. شەوی یەڵدا ئەو شەوەیە کە تیایدا خۆوەرگەری زستان ڕوو دەدات لە نێو کوردیدا بە شەوی یەڵدا یان چلە ناسرا و یەکێکە لە جەژن و بۆ لە مێژووی کۆنەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و هاوبەشە لە نێوان نەتەوەکانی هیند و ئاری و نەتەوەکانی مێزۆپۆتامیا. ژیان مۆبێل NRT بێرمینگهام.